من بحثی دکتۆراکەم لەسەر ئەمە بوو 300 ژنم وەرگر 150یان خستمە سەر سنگی دایکەکە ڕاستەوخۆ شیرپێدانمان دەست پێ کرد دوای مناڵ بوون بەڵام 150یان دەستمان پێ نەکرد بە شیرپێدان کاریگەریەکی زۆر ئەرێنی دروست کردبوو لەسەر ئەو دایکانەی کە شیرپێدانمان ڕاستەوخۆ دەست پێ کرد بەڵام کاریگەریەکی نەرێنی لەسەر ئەو دایکانە دروست کردبوو کە شیرپێدانمان دەست پێ نەکرد لەو کاریگەرە جەستە گرنگیانەی کە شیرپێدانی سروشتی پێمانەیە بریتیە لە گرژبوونی مناڵە بەسمان دایکەکەیە ئۆکسیتۆسین وای لێکە ڕەحم زووتر بچێتەوە شوێنی خۆی ئەوەی کە لە مناڵەکە جێماوە بێتە دەرەوە نێڵە تووشی نەزیبوونی دوای مناڵ خوێنبەربوونی دوای مناڵبوونی بکە یەکێکی تر لەو کاریگەریە گرنگانە کە تۆ شیری خۆتی بە مناڵەکە ئێستا زمانی وەیە کە ئێمە کێشی خۆمان دابەزێنین وانە ینی بە تایبەتی جاری وایە کۆرسەکەی بەڵام خوای گەورە ئەم نعمەتەی پێیاوی تۆ کە شیرەی بە مناڵەکەت عادەتەن چی ئەسووتێنی کالۆری ئەسووتێنی ئەمە وا لێکە یعنی کێشت توازنەکەی کە تۆ شیر ئەی ڕۆژانە بە نزیکەی 300 بۆ 500 کالۆری چیەکەی ئەسووتێنی کە ئەمە یەکێکی تر لە سوودە جەستەیەکان دابەزاندنی کێشی دایکەکەیە بۆ نمونە من ئەگەر شیری خۆم بم بە مناڵەکەم بۆ ماوەی 2 ساڵ باوەڕکەن ئەمە زۆر لە کۆنفرانسێکا کە باسی شێرپەنجەی مەمکیان کرد یعنی چەنەها داتایان خستە ڕوو ئەو دایکانەی کە شیری خۆیان ئێن بە مناڵەکە کەمکردنەوەی مەترسی شێرپەنجەی مەمک هەروەها کەمکردنەوەی مەترسی شێرپەنجەی هێلکەدان و هەروەها جۆری شەکرەی 1 و جۆری شەکرەی 2 مان هەیە ئەگەر بێت و شیرپێدانی سروشتی دەست پێ بکەین بە دوورە بین لە جۆری دووەمی شەکرا یەکێکی تر لەو هۆکارانە واکە باشترکردنی تەندروستی دڵ چونکە عادەتەن ئەو سەنتەرانەی کە گەورەن و عالەمین بەحث و دراسەیان کردووە سێرەکەن ئەو دایکانەی کە شیرێن کەمتر تووشی نەخۆشیەکانی دڵە بن بۆیە تکاتان لێکەم بەردەوام بن لە پێدانی ئەم شیردانی سروشتی کە ئەم هەموو کاریگەریە باشەی هەیە دڵنیا بن هیچ شتێخوای گەورە بەبێ سوود دروستی ناکە دڵنیا بە کە سوودێکی ئەوەنە کاریگەر و ئەوتۆی هەیە کەوات لێ بکە یعنی بتپارێزێ لە زۆربەی نەخۆشیەکان بتپارێزێ لە زۆربەی ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕوومانە بێنەوە سمارت وەرچەرخانە